بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت. مامۆستاجان ئێمە لەوێدا پشومان وەرگرت باست لە شۆڕشی 58 و بارودۆخی کورد ئەو کات لە کەرکووک بەگەر شتێکت مابێت لەسەرەوە. بەڵێ قوربان شۆڕشی تەمووز وەکو عەرزم کردی دوای شوێنی تەمووز کورد کەیفی پێها، بەڵام ئەوەی کە بڵێن دەستڕۆشووی ناو تورکمانە زۆر کەیفیان پێ نەهات، چونکە ئەوان بەهۆی ئەوەی کەوا عێراق و حکوومەتی پاشایەتی لەگەڵ تورکیا بەینی خۆش بوو لە حلفی بەغا بوو، ئەمجا لێش نەشارمەوە مەلیک فەیسەڵیش ئەو ژنەی کەی هێنا وەلو باوکی مصری بوو بەڵام کەلیمەیە کوردی عەرەبی نازانی لە تووشی بۆ لاوچە دایکی لەنەوەی سوڵتانەکانی تورکیا بوو. ئەمەش بۆ تورکمانەکان خۆش بەڵێ ئەمیرە فاضیلە طبعاً دایکی وەزم کچەزای سوڵتان وەحیدەدین بوو، ئەچۆ سەر سوڵتان عەبدولمەجید وانە، باوکیشی لەنەوەی حەمعەلی پاشای گەورەی میسر بوو، وەزن کوڕەزای اسماعیل پاشای کوڕی هیم بوو، بەڵام ئافرەتەکە شوێ لە تورکیا ئەو کچە لە تورکیا گەورە بوو دایکی بەخێوی کرد بوو، هینی نازانی عەرەبی نازانی لە تووشی بۆ لاوەمانە، ئەنجا ئەمە وایە کرد مەسەڵەن گوست بێ شاژنیشمان لە خۆمانە بێ خۆش بوو بەلایەنەوە، لەبەرەوە زۆریان پێ ناخۆش بوو کە زۆر کەیفیان لێ نەهات. قایدێکیش دانا لە کەرکووکە قاید فیرقە بوو، چونکە ئێوسا حکم بوو عەسکەری، قاید فیرقەکە ناوی نازم تەبەخچەلی بوو. ئەم نازم تەبەخچەلیە خوا عەفوی کە لە دوایە لە پیلانەکەی شەوافە بەشداری کرد و عەبدولکەریم ڕەمی کرد، ئەمە جیاوازێکی زۆری خستە بەینی کورد و تورکمانەوە. طبعاً من ئێستا وای بۆچم لەو کاتە بەعزێک کەس دەڵێ گوایە ئەم کابرایە ژنەکەی تورکمانی تەلعەفەری بووە، ژنەکەی عەزاوی بوو، عەرەب بوو، ناوەکەی شێزانناوی بەدری حسێن عەزاوی بوو، ژنەکەی عەرەب بوو، تورکمانی تەلعەفەر نەبوو. زۆر کەس بۆیە پشتی تورکمانی ئەگەر لەبەرەوەی کەوا ژنەکەی تورکی تەلعەفەر بوو، بەڵام نە خێزانەکەی خەڵکی بەغا بوو و لە عەزاویەکان بوو. ئەم بڵێ من بزانم ئەوە خۆی عەرەبەکان ئاویست لە کەرکووکە کورد و تورکمان بەیەکا بن، چونکە کە ئەغڵەبیەتن پاژەوەی کە لایەکیان بەلایەکیان ئەو لای کە ئەڵێ مەسەلا وەکو عەرزم کردی پادار بگرە و بێت پێ خۆی هینە ماڵەوەمانە، لە دوای شارەکە بە تەواتی کرد ژێر دەستیان. لەبەرەوە مەسەلە یەکەم ئیش کە کردی ڕئیسی بەلێدێ معتەسەم بەگ بوو، معتەزەهین حاکم معتەسەمی محەممەد خەلیفە بوو کە کورد بوو لای برد. چی دانا؟ نورەدینی مەلارەزای واعز، نورەدینی مەلارەزای واعز وەلو خۆی ئیخوان بوو و کوردی مەلارەزای واعز مەلارەزا لە ئەسڵا منبی بوو کورد بوو، بەڵام خوان کرد بە تورکمان، يعني نورەدین بە تورکمانی قسەی کرد، بەس حسابی تورکمان بوو، قبولی کرد بوو بە ڕئیسی بەلەدیە. ئەمجا ئەوە بوو لە کەرکووکە مەسەلا کورد کە داوای ئەوەیان کرد کە بڵین ئەو مدیریەتی معارفی کوردستانە بازی لە مامۆستایان داوایان کرد کە زینوو بکرێتەوە مدیریەتەکەوانە، ئەو دژی وەستا کتابی نابوو استخباراتی عسکری ومانە نووسی بووی هذه المذكرة تشم منها رائحة الانفصال، حالي بوي هؤلاء يطالبون بالانفصال عن العراق، فكركوك مدينة تركمانية أغلبها من التركمان ويليهم العرب ثم الأكراد، يعني بو درجة كابرا يعني ككرد أكثرية يجوا لكركوكا بابلن تركماني زوربي أو عربي زيادة دانا لكركوانا، حتى اختراحي كردبو خوندن مديري معارف عربيت خوندن باب عربي بيشون كزماني قرآن وزماني همولا يكون بابتانا أو أبو ك برحمة بجنابي ملانسواي قبل كهات ولا هي لششي دي بنجاوشتا قرايا وبغا حەزێکی کە سەردارێکی کوردستان بکەم لە سۆڤێتەوە گەڕایەوە بەڵێکە گەڕایەوە ئەمانە لە شەشی دەگەشتە بەغا و چاوی بە عەبدولکەریم قاسکە و حەزێکی سەردارێکی کوردستان بکەوە ئەمانە کە هاتە کەرکووک لە تقریبا لە 25 مانگی دابوو لە گەڕانەوەکە پیلانێکیان ژێرا لە دژی پیلانەکە خۆی تەمان بۆ میوانی ئەمیوانی هین بوو نادی عسکەری بووی پیلان بەس لەکێ بوو پیلانێکیان ژێرا حکومەتی ئەو کاتی عێراقی و عەبدولکەریم قاسم پیلانە لەجێڕا نەخێر پیلانەکان وتیان وا باس کراوتیان تورکمانەکان ئەوانەی کە بڵێن حەزیان بە کورد نییە چونکە ئامرین زیبادەکە هیدایەت ئەرسەڵانی ناو بوو هیدایەت ئەرسەڵان ئامری زیبادەکە ئەوە بوو دڵی وەستا لە داخاوتیان ئەو دەستی تیا بووە کە گوایە قومبەلەی بۆ دابنێ لە تیارەکەیە بتەقێتەوە پیا کێ تورکمانەکان بەڵێ ئەوە شەڕێکیش کرا لە کەرکووک هەتا ئەوسا بەڕەحمە بێ کە عومەر دەبابە کە مەسئولی کەرکوو بوو ئەوانەی هەموو حیزبی بوون چەگاری کردن بۆ حیمایی بەرزانی ڕەحمەتی ئەم بابەتانە و من چاکم لەبیریە کە وەختێ کە جەنابی تەشریفی برگە بۆ گەڕانەوە لە تیارەکە پێشوێ بچێتە ناو تیارەکە لە تیارەخانەی کەرکووک کە عومەر بە دەمانچەیەکی ڕووتەوە چوە ناو تیارەکە فەحسی کە بزانێ ئایا قومبەلەی تایەتیانی وەمانە بەو شێوەیە شەڕێکی پسکۆلە لە بینی کورد و تورکمانە بوو. کوردەکان پەلاماری تورکمانەکان نا تقریبا باش
خوێنیتان سەری نەگرت بەڵێ پیاگە سەری نەگرێت قای فرقە بەناو لیژنەیەکی دانا لیژنەی هاوکاری لە بینی بەعزێ لە خوێنەوە لە بڵێن پیاوە ڕۆشنبیرەکانی تورکمان و کەرکووک بۆ ئەوەی کەوا لە بینە ناکۆچینە بەڵام ڕاستی ناکەن زۆر باش مامۆستا بێستون ئەگەر بچینە سەر ئەو ڕووداوە دڵتەزێنی کە لە ساڵیادی چواردەی تەموزی شۆڕشی چواردەی تەموزی 58 لە ساڵیادی ئەو شۆڕشەیە لە نێوان کورد و تورکمان و عەرەبا لە کەرکووک ڕوویاچی بوو ئەوەی کە بە قەسابخانەی کەرکووک ناوە بەڵێ ئەوە قوربان وەکو عەزم کردی تەبەن ئەوە هەمووی تەبەن ئەگەڕێتەوە بۆ ئەمەی کە من باسم لە کەرکووکا بەو شێوە هەبوو وەلەو بڵێن تورکمان بەعزێک لە تارە ئەو ساتەمان حزبی شووعی دەسەڵاتدار بوو یعنی وەکو بڵێن منەظەمات و نەقابات و شتوانە هەمووی لەژێر دەستی ئەوانە بوو حزبی شووعی حزبی شووعی بەڵێ ولا كركوكا طبعا بالهم شاركاني عراقا تقريبا وقت بحثكرا نفوسي حزب الشيوعي حصو شستويك هزار شتيكوا اندام وباريرا وشتمان هي اخبو كات زور بو تقريبا نزيشي يعني مليون بيت ولا حول مليون نفوسي عراقا بالفعل هشام وجمالي زور يعني ابو حقي زور خراب هات كوتوش دو شو كذا صاده وانا اتحد شي نقابات وجمعيات واتحادي شبيبه بدأ شيء حبت سلام ولا كركوي شواب يعني تقريبا ده صلاه دار من وانا انجا عزي بخدمتكم مجموعه تركمان بدرو خوان قال رخص وبعض شان بعض هرق عليه عمو شو كان يوكاد بتنها كرد نبون بلكو عرب وتركمان شان تيابو زور كم بله لأنه بله شوي عرب لكركوك وعزم كدي كم بو أغلب الشيوعية كرد بو تركمان شون كفقير زور كم بو زوري دولة من بو أي واقع عليهم بله زور كم بو شوي حتى أكو أجر تركمان يقول أصل بو بشوي لو عليه الإصلاح كله بيه مع مثلا من بنا مالي جاويد راسم أو حكمة جاويدة كامل يلي كجلا وقت كل فكرة جاويد لوقت هنا فكرة ويا وزوانا أقول تركمانين برام الأصلاح كله شيوعي بون مثلا أو كابلا عطا جميل إعدام كرالة سال قصي كركو أقول تركمانا شيوعي بو بخوا أقول الأصلاح كله مثلا مصلح جلالي كمسؤولي وازم لجنة محلي كركو بحزب الشيوعي أو مصلح كلم دوا لقى حكومة العراق لقى حزب بعسابو كمديرها وكاري أمانة بداري تضامن كردي بو خافي كان ما أو تركمان بو بحساب برام أقول الأصلاح كرده زور كم بولنا هنا أغلبية الشيوعية هنبو يعني بلين كردو أنجا أما تبيعي داو جنابيك بو بقاعد فرق الشيوعي بولا حفي السيا هاتا كركوكوانا داو جنابي طبعا خوي بالشيوعي دانا ومانا ضيقة إياه تطوب لو كاتني كأحزاب الصلاة دار بخلق خراب تيكيو أنا بعض شتي مثلا ناشين أكرا ياخو مثلا أواني كلا نبغى تركمان كان بيانوتن توراني بيانوتن توراني ومانا أزي بخدمتكم ليادي سوري شوية تموزا كبلين صالي بنجاونو قرار دبو كوا بلين بهوي شورشكوا أصل بمسيريشي جورب كري ريبيوانيكي جورب كري لا ثانوي أو ثانوي كركوك تقريبا 2 ثانوي تيابو ثانوي جوري لري محطب وليو دس فيه كوا بازاري قوريا وسرك يتو دواي بقريتوا بلاي بدم قلا وبجسي شارع تصابيته أمانو بشتو شو نجي خويليو مسيرك تعابي أما شيء أهنج أبو بو بشتواني كردن لشورشي بالي مسيرة ريفوان بالي بيادي شورشة كبكري تمام بلان بيانيكي بلين شواردي تموز بيجو أو مسيرة جوري كمان عزكم أو رسمي بو كلا إيواراد السي بي ساعات دولي شوارد السي بي تقريبا بلان بيانيكي تجمعات هبو مثلا تجمعات كان استفزازي ولا بين كرد وتركمانة من طبعا خطاها الولايات هبو تركمانة كان بجيع چاخانه که پیانو اون دو تمریز گازینو سی او چاخانه لسا شارع اطلس بو لوی مثلا لوی لچن شو تاکلیابو تاکشتان لیابو جلی رسمی خوان رین بجلی شعبی خوان پیاوانیان جلی کانن چی بو کواو شاکت بو لقل جامانی اما که بغایکانی بس او جلی حساب جلی شعبی خوانی پیاوان گان جمع جنبال بوشوا کسیشان من دي شتيكي السير وكو جلي أو برين وكو دسوري شروالو إيليجيك وشتيكان بسريانا أما جلي رسمي كشكان يعني هي تركمان كردي جعلنا بجلي كردي وطبعا جلي كردي أنا بلا بو أمانة حتى لقران شوانا بعض بوين باغي بس بو أمانة قربان أما بجيع تركمان كان مسيريانا كردو لأنه أوتومبيليكا مثلا تركمان بوجلانا وعربي كي دروس كدو تباورناكم عربي لوانا تركمان بوبيا بعقاليكوا عربك قازانجي كده بعقاليكوا يشاسن عربتن تركمان قرداشلقه يعني بيجي بلاتي كل عرب وتركمان هي تعرفين بمشي ويا بس كردي تيانبو بالي كردا كيش عينا ببيشواني اوان جلي كردي لبرع مثلا بلين يا رانك شوغ يا شراب لا خالي جاماني بس هو عربي كي بعقاله وقلتو بدس بيجي بلاتي كردو عرب
جبهة وطنية فلتسقط التورانية أم استفزازة يعني بله. بريم لما خطا لحد لا هبو بله. يعني زوجة خلق التسام من خم لبعصارة قرام أو كاتا خوشة بلا أنا وكو كردك من بلا نقصة خطا دولا تياب يعني هالدولا وانا بكسنة بوجرب يعني بقى كاكا وعيبة ونعشرين يبو بوشي وأمانة مثلا استفزازات لبيني هالدو لا هبو أمانة بلا ما أوتريت تركماني زور لو خصاب خاني كتوكا وجراو أو سيد لما يجي كردا أمي شكل لو بالرشاني كبنا شيء خوش نبو بل خوي كرد نبو بعزكم جاء إيواركي مسيرك كجورب مخم تيابهم لو مسيرها مسيرك وادان لابو لبيشة مجموعة مناري جوان بقولوا لباش أوان مجموعة ملا أنجا مديري الشرطة ومثلا كاربن سكانج لقلعبون بكون مصرف وانا كوزا مصرف يا وشي مصرف يا ابوانيا مصرف يا ابو انجا عزي بخدمتكم لباش اوان وجماعتي انصار السلام ابوسا نظامي بك زوج بن شيوعي هي كل ابي بريوا باش اوان انجا عزي بخدمتكم نقاباتي عمال وامانه اتحاداتي نقاباتي كريكاران انجا باش اوان قربان منظماتي وكبرين ماموسایان و ئەدیبان و ئانە يعني ئەوە بەش کرابوو اینجا لە پاش ئەوانەوە کۆمەڵی جوتیاران اینجا خوێندکاران تەلە بۆ ئەمانە ژنان لە دواوە بوون ئەوسا رابطەی دیفاعی مەرئی هین هەبوو عێراقیە بوو کە حیزبی شوعی بڕێوە ئەوان لە دواوە بوون بەم شێوەیە لەو سانەیەوە کە دەستکەوت هاد ئەو خەڵقەت دەی بەڵام تورکمانی کەمتیا بوو يعني بڵێن ئەم منەظەمە و شتانە کە هەبوو زۆری کورد بوو كل عربي تاعب زوزو كم عربك زون نبو كهاد قربان ساعتنا طبعا او ساكر دو بردي تاعبو بردك ونكا ك بردي خاصيه بلي خويا خاصه دو بردبو بردا هي كما كا صاري 56 كلابو ما بيانو بردي خبات شو كاكات وشو لاي مقري بارتي وخبات هو شتو بري لاي مركزي امام قاسم بيش دكدو قلاب بردم قلام بردي ترهب وهات وصل الشارع التزو بردي دوها مثلا دو بردا معنا ابو لك پردی دوام ل 56 کرابو اما من اما قشبه سر پردی کرابو بو بتقا جماعتي جاء اشتك قصيق بري بيش اوا مجموعه تركمان اما نقش بنيوتيان هاتون بساري عسكريش لبري مصلاوه كبيش بو مسيري بقن الشرطه فياكو طالي بيونان مجموعه لو جل كواتشاك اللي بالحريك عليهم لو تسمعنا انا لدوايه من أوش مهندي باسا كان مجموعة عسكر كاتون الخوارة وسلن ويحاتون هم يحبلي عم بدسوا ماكو مؤامرة تصير والإحبال موجودة أما يشبه له تافكان يعني شيء ماكو مؤامرة نية وبلود لتسي أم قريسانة قريس بدسوا استفزازة شيء خرابة أما أنا بلا من ناوي شاهبوا لناو جماعتي كريكار وشكانش هالبيان هبوا له حبلي على عن الصوران أو حباو لناو لجنوبي شباب وماكو مارسي والإحبال موجودة أمانة شو جا كبلين فوزايا كابو لو لاتك على وكاتام أزي بخدمتكم طبعا لقل أمي يعني شغالي مقاومة شعبية ما مقاومة شعبية لقل أتوين بلين هوكاري بلا ببورة أتوين بلين هوكاري روداني أم روداول تسينيني وكركوك لبنجاونو بيوندي راسه خوي با ناخوش حالي تركمان كانوا بو باردوخي عبد الكريم قاسم وهات نسر حكمي أو خوي أوش هبو أزل كبوكو بليم تينيتش لبيني كردو تركمان هبو أو تقريبا تقيوة دستي شابوتيها بس دستي الشريكين وتو خارجي وحتى علين دستي إيران اشتيا وبحثي هين أكن بحثي عبد الهادي الشلبي كان وازن باوشي محمد شلبي وأتي أجم أما وقت خوي الزماني ملكية نائب رئيس مجلس عيان بو أو كاتل لتا إيران بو علين أو حتى زلامي ناردو بو أوي كوام هنا مسألة أم قزيج هنا هذا خلق هام با أمش تدرس بيا إتي القربة تقول ترك معنا كان من أوم ندي شو شيء من بدك تركبوا خلق رايكر بعد جبروا أبي أروي وتيان مسيرة كان بالبردابو زلام هبو تي معنا وتبلبرت زلام هبو لبيش هبو كل سلبانا كان وحتى أقول بعض الشيء جلي هبو مسألة جنبو يا بياو وعبايا وبسريع نازم مسيريان بالبردابو إن جا تقق كلابو كتقق كلابو أو عثمان خضراء كي كم كذب رانكشة أو عثمان خضراء أو عثمان خضراء قوا تقي كردو الراس يدرو من ناتو عم بلم راسه ونيا بلام قوا تقي كردو يكسر مقاومة الشعبي كشتيانا تركمان خوي أو غازينو 4 عنده تموزهي أو بو أو يشبو لا أنا خوي با يشله هنا كان تركمان تاعنا بعض يكسر بلوز كان كلهم لي رانكشة لو ده سي بيكر شو لقلاوة تقيك زوري عنك ولو أو تيان تقمان كردو تقزور كده إتي قرب روجي دواهي رجع درا طبعا دو روجي خيانة ما
سیانی خە سیان لە سواردە و 15 و 16 تقریبا 16 قوربان 28 کەسیان کوشت لە تورکمان ڕاشان کێشا ناشرین بوو حتا مەسەلا فواد مختاری هەبوو دوو کوڕی و کچێکیان کوشت کچەکەیشی ئەمەلی ناوبوو دوو کوڕێ بوو نیهاد و جیهادی ناوبوو لە کچەکەی کوشتیان ئەمانە ڕان کێشانەوەمانە بازێکیان هەڵواسین لە بەردەم ئەو سایفیرقەی زووی ئینزیباخانە لا ئینزیباخانە ئەسکەری ئینزیباتخانە و ئەسکەری سرێ ئەژغاڵی کەرکووک خراپیان زۆرتیا بوو یعنی خەڵقێک هەبوو تربی عقل ئەنج تاڵانیش کرا لەوری 120 دوکان و ئەمانە تاڵان کرا بەڵام زۆر لە کورد ماڵی دەرگیان کردو بۆ تورکمانەکان یعنی بۆ ماڵە تورکمان بۆی پەلامانە بەڵێ ئەمجا شتێتریش ئەسکەم خەبەر برا بۆ عشایرەکانی ئەتراف ئەمە ئەگە دەست نەبێ بۆ منتیقەی شوان و منتیقەی ساڵی و شێخ بزەینی وانە کەوا کورد لە کەرکووکان نەماوە هەموو بەچەکەوە هاتن بە چەک و بەداس و ئەوانە خوا ڕەحمی کرد مەجموعەیە بەڕەحمەی بێ ڕئیس حەمەمینی باوکی ئەم دکتۆر نزاری جامیعە خۆمان ئەو ڕئیس ئەمری مقامە شعبی و بەڵام ئەو طبعا هین بوو پیاوێکی کوردپەروەر بوو حەزی بۆ ئیشە نەبووانە ئەو دەورێکی باڵای هەبوو لەوەی کەوا ڕێی زۆر کەسینا بۆ هین یعنی ئەو چوو بەرەو پیری ئەو خەڵقە هێوری کردنەوە کاکە هیچ نییە شکر کەرکوو بەیە بۆ پاڵبیان کاک مەسەبای عسکەری بەڕەحمە مەشکور ماوە مەسەبا عسکەری مەسەبا عسکەریش عینێ شت دەستێکی باشیە بوو لەوە کە خەڵقێکی زۆری هێور کردەوە بۆ ئەوەی کە پاڵ پێرام بگەڕنەوە بۆ شوێنەکانی خوان لاشی خراپی زۆر تیا بچینەوە سەر بارودۆخی سیاسەتی عەبدولکەریم قاسم لەو ڕۆژگارەیە بەرامبەر بە کورد دەوترێت جگە لە ئەو شۆڕشە جگە لە ئازادکردنی خوا لێ خۆش بوو شێخ ئەحمەدی بارزان لە دوای 12 ساڵ لە زیندانی کردن لە زیندانەکانی حکوومەتی عێراقا دەستکەوتێکی گرنگی سیاسی بۆ کورد نەبوو طبعا هەرەوە نەبێ بڵین دەستکەوتەکە چی بوو لەو کاتە خۆی عەبدولکەریم قاسم ڕەنگە کوردی خۆش بڵێم زۆر ڕقی لە کوردی ڕقی نەبوو لە کورد بەڵام ئەوە نەبوو کە مەسەلا على ئاساس ئەو ئیمکانە بیوا کردبێتەوە کە کورد ئەگەر بێت و حەقێکی هەبێت و جیابوونەوە وایە یعنی ئەو مەسەلە ئیمکانە بیویستا وەکو میلەتێکە عەرەب و کورد پێکەوە بژی لە وڵاتەکە و بە ئاسوودەیی و ئەم بابەتانە حاڵی بووی بالفعل پەشیمان بوو لەوانەی کە واهین بوو لەوانەی کە مەسەلا بڵێن لەو مادەسەیە کە باسی کردبوو لە پاژەوەی کە مافی کورد بە تەواوەتی مەسەلا بچەسپێ و مافی کورد بدرێ و ئەم بابەتانە و کورد دەسەڵاتی بێ بالفعل وە کاربەدەستێکی خراپ زۆرتر دوای 59 لە دوای 59 طبعا من ئەمەم لە بیش و ئەمان تورکمانەکان فێڕێکیان کرا چوون گریان لە عەبدولکەریم قاسم وتیان 76 کەسمان لێ کوژراوە 46 کەسمان لێ زیدن بە چاڵ کراوە حەزەکەم ئەو پێ بکەم ئەم ژمارەیەس ڕاست نەبوو خێر عەبدولکەریم قاسم لە کەنیسەی ماری یوسف تووڕە بوو قوربان خۆی لیان بە بەهانە بوو لە شوێیەکان ما فعله الفوضويون لم يفعله لا هولاكو ولا تيمورلنگ ولا هتلر بەو شێوەیە ئەنا لا أقبل هذا الشيء تووڕە بوو تەواو کەنیسە ماری یوسف کابرای مەسیحی وتی وەڵڵی من جوابیش بۆ نادووە حەزی کردو بێ دوای مؤتەمەری یوسفی کە ڕسمەکانی پیشانە ڕسمی هینیان هێنابوو لە فەرەنسا لە جەزائیر فەرەنسایەکان خراببوون ئیسعمارێکی خراببوون لە لای شوێنێکە وازن تەقە کرابوو لە جێشی فەرەنسی چەند کەسێک کوژرابوون دیەکیان ئیبادە کردبوو چەند کەسێکیان زیینە بەساڵ کرد و بە زیندوێتی ئەویان بۆ بردبوو ئەو کاتە توانەمەینە دوایی خۆی پاسی شوامان تێگەی کەوانیە کە بەو شێوەنی ئەم بابەتانە تەبیعی وەکو عەرزم کردی سێشوا کوردیش کوژرا لەو هینەی کەرکووکە وازم 3 کەس کورد کوژرا 130 کەس بریار بوو 130 کەسەکە 6 کەسی کورد بوو 120 تورکمان بوومانە ئەو شتانە کراوەمانە بەڵام زۆر کەس لەوانەیە سەر بڵین شێخ ماریفی ڕەحمەتیوان بەخوا ئەوان حەزیان بۆ شتە نەبوو زۆر کەسە بوو کە ئیدام کران لە 63 حەزیان بۆ ئیشە نەبوو کە بکرێت لە ساڵی 1960 عەبدولکەریم قاسم لە ژێر فشاری عەرەبە شۆڤێنەکان پەشیمانە بێتەوە لە دروشمی برایەتی کورد و عەرەب و ئەو دروشمە ئەگۆڕێ بە وەحدەی عێراقی بەڵێ عاشت الوحدة بەڵێ ئایا ئەو عەرەبە شۆڤێنانە چیە بوون کە کاریگەری خراپیان لەسەر دیدوتی ڕوانینی قاسم هەبوو بۆ بەرامبەر بە کورد ئایا قاسم خۆی پەشیمان بۆ لەو دروشم و برایەتیە یاخود لە ژێر فشاری ئەو عەرەبە شۆڤێنیان هەبوو قوربان عەبدولکەریم قاسم ڕاستە لە بڵین لە دوای هین طبعا پاژەوەی خۆی سیاسەتێکی بوون کابرایە دائیمە حەزیە کرد سیاسەتی فەرقتەسوود دروستکە یا تەوازن دروستکە بە حسابی خۆی ئەم بەوابە ئەو بەوابە کەس دەسەڵاتی نەبێ بەڕایە کرد بە تەواوەتی مەسەلا بڵێن ماوەیەک ڕێیە بە شووعی وانە دژی وەحدەویەکان وانێک کە داوای وەحدە عەرەبیە کرد و ئەم بابەتانە ئەو مەسەلا حرەکەی عەبدولسەلام و ڕەشی عالی و شەواف و ئەم بابەتانە مەجموعەی زابطی کرد بەڵام لە دوای ئەوە قوربان خەبەریان نایە لە مانگی 6 وتیان وایە ئەو جاسم کازم عەزاوی سکرتێری خۆی بوو ئەوە یەکێ بوو لەوانەیە کە وەختی خۆی سەر بە بەعز بووە
ئەو جاسمە بەڵام لەو کاتە باسینەوە بەڵام لە ژێرەوە پەیوەندی لەگە ساڵ مەهدی ئەماشە هەبوو ئەو جاسمە زاویە نایب زابطێکیان فێر کرد نازم فێیان کردبوو تیان گوای لیوای مدەڕعی شەش لەکە هینا سلمان الحەسان ئەخی سلمان حەسان ئەم لیوای بوو شوعی بوو نیازان هی ئینقلاب بەسا بکەن وایە کە وەختێ جاسم عەزاوی نار هاتوتی بەڵێ خەریب بوون و ئانە کە منیان دیوە پەشیمان بوونە تۆمانە ئەنجاوتی چی بکەین باشە جاسم عەزاوی وتی بێنە چی ئامر کەتیبەی مدەڕعەکان هەیە ئامر لیواکەیە هەمویانی لابرد عەرزی بە خزمەتەکەم پڕی کرد لە قەومی هێنای قەومیەکانی کرد بە ئامر کەتیبە و دەبابات و ئامر لیوای مدەڕعی شەش و ئەمانە ئەمجا عەرزی بە خزمەتەکەم مدیری استخباراتی عسکەری کە بە ڕەفاع حاجی سڕی بوو گرتبووی ئیدامی کرد تا شێخ ئەحمەد یەکێ بوو لە دۆستەکانی ئەو وەکو مدیری استخبارات وا بوو ئەوی لەو ویشە لابرد محسن ڕەفیعی بۆ دانا کە ئەمە لە ژێرەوە سەر بە ناسیۆنالیزمەکان بوون کە دوژمنەکانی بوون مەجید جەلیلی مدیری ئەمنی عام کە لە زمانەی مەلەکیە بازەکرێ کە لێی بە شک بوون ئەم پیاوە پیاوی بێ کردووە مدیری ئەمنی عام ئەو یەکێ بوو لەوانەی کەوا دەستێکی باڵای هەبوو لەوەی کەوا سیاسەتی عەبدولکەریم بەلەو ڕازڕەوی و بەرەو دژی کورد و دژی دۆستەکانی هینیکا ئەمانە تەمان ئەو کردەوانش کە بڵێن شوویەکان کردبیان و ئەمانە وای لێ کرد مەسەلا ئەو کابرایە تقریبەن لێیان جارز بێ يعني وروي أوش كأنه اتهام كل الشيوعية وشيء أم بابتان كابرة لو حلقة رأي وطبعا إما بالنسبة بمالنا معناه بالنسبة كردوا يعني من واقع عليهم العراق لنا وعربة أبيك يجدنا بعض النتائج بحزب الشيوعي دوسمان بو يعني من حزب الشيوعي بدوج من دان بدوسي كردي يزعم هم كاتي كردي دجي حزب الشيوعي صار بغلط يزعم رأينا بعض الجاريك حلايك بو بي يعني طوايب بلان بكو دوست لنا وهالشيء أو أحزاباني عراقية هي من حزب الشيوعي بدوزاري وأينا أحزابي كي عراقي جاري حتى وطني ديمقراطية الشعبية مرة خرابنا وبيتن بلام أحزابي كي عربي أواني قومي قد من بدوسي كلهم دارنا بالفعل الجيش في شاري أواني حمو يسيطر ياكل قاي فرقة كان كهيبو علي بوي لوزير كاني هادشي ئەوەی دۆستە دووری خستەوە ئەم بابەتان لە ساڵی 16 عزم کردی بەتەواوەتی ئەو شیعاری گۆڕی عاشت لە خۆ العربی کوردی کردی بە عاشر الوحدة العراقي الصادقة خۆ لە 16 ئیجازەی پارتی لە نوێی شواتە درا بەڵێ باشە مامۆستا ببوورە لە ساڵی 1963 عەبدولکەریم قاسم لە ڕێگەی خوا لێ خۆشبووان مەلام سەفا و ئیبراهیم ئەحمەدەوە دوونامەی پێگات ناوەڕۆیشی ئەم نامانە چی بوون بۆ عەبدولکەریم قاسم و داوای چیان کرد بۆ وەڵام و ئیسیجابەی ئەو چی بوو لە 60 نەبووە 61 بەڵێ مەلانسای ڕەحمەتی بە ڕەحمەت بێجلای مەلان سەفا عەرز دەکەم پیاوێکی بێوەفا نەبوو و حتا وەکو زۆر بەدڵی عەبدولکەریم هەوڵی یاچوو کە عەبدولکەریم قاسم بەڕاستی ڕێزیە نابوون يعني أو رزق لينا مثلا خانوكي صباحي ويسعي كلا لسكك بو أو ترخان كربو أو معي بيصدي هذه أو كاتا ولا قلت عياية أمجا ساري تايبتي أو يابي بلام برا أمبيا وحتى أكو هتاف بحياتي من الأنصاف خوي بازاني بالرحمة بحزيناك كسيتاب بحياتي بيش من خوم أقام ليبو كلا صالي هنا لصالي بنجاوشتا كهاد مل قرهنجي واز معني أنا أترك من خوم ليوبهم كلا قرهنجي خلقت شو حتى بكرتي جنجي معلم شو دسي ماسكر كشاي بدسيا لدواي باني كر وتي من شيم دس ما جا بالرحمة بحزين دس ماسكر ناكت ما يصبح تي من شيم دس ما جاكي إيه وشورشتان كردو من درب ومانا وغازي شمنين وتي من سرباز الشعب عبدولكريم قاسم يعني هميشه أوي أود شو كبي وتراب عبدولكريم قاسم توزي حساسة كلا وقت اللي بلزاني رحمتي كهات ولا فندق سمير الزبقة خلصوا شو ولا عربي شو ولا أما بله محسن زيج لكتابك على باش يكمي وزق كان يجانم عليه براستي خاله خوشم بلا مصطفى شيك بولا دوست و دڵسۆزە هەرە نزیکەکانی عەبدولکەریم قاسم باشە کەواتە بۆچی عەبدولکەریم قاسم بەرامبەر بە کورد بۆ چوونی گۆڕا یاخود با بڵێم ئەو نامەی کە لە 61 مامۆستا ئیبراهیم ئەحمەد من یەک دقە کاتم مامۆستا بێسون ئەگەر بکرێت لە یەک دقا وەڵام بیتەوە ناوەڕۆکی ئەو نامەیە چی بوو وەڵامی عەبدولکەریم قاسم چی بوو کە لە 61 ئیبراهیم ئەحمەد و خوا لێ خۆش ئیبراهیم ئەحمەد و مەلام سەفا پێی وترا مزەکرە بوو کە دایانێ وەکو حیزب مزەکرەیان نایە کە وەزعی کورد ئابوو شێوە طبعا لە کەرکووکە قوربانی جانی اختیارات هەبوو کوردیانە کوشت تێزابیان بە کورداکرد ئەمجا کاربەدەستەکانی کە دای نابوون مەسەلا پیاوێکی شۆڤینی وەکو عەبدولەتیف دەڕاجی کردووە بە محافظی مووسڵ خراپەیە کرد بەدرێنی عەلی مصەرفی هەولێر بوو خراپ بوو ئەمجا ئەوە بوو عەشایرەکانی دوژمنی نایەرەکانی بەرزانیەکانی هەموو
چەگار کرد هین عەبدولکەریم قاسم چەشییانێ پارەیانێ شێخ ڕەشید لۆلان عەفوی بۆ دەکرێت کە دژی وەستا بۆ زێباری هەرچی ڕێکا ئەو ساوانە نیاری بەرزانەکان بن هانیان کە مەسەلا بەدرنی عەلی چەشییانێ کە بچن بەگشت عشرەتی بەرزانە ئەنجا مەسەلا ئەنجا پەلاماری مەقەڕاتی پارتیدا مەسەلا ساڵی سوی گیرە مەردەبابەت گیرە کەوتنە ئیقتیهادی ئەو لەسەر مزەکرانە کە ئەمە لە خزمەتی نە عێراقا نە خزمەتی کوردە و دەرزەری خۆشتی تیا ئەمانە ئەنجا مەسەلە کەرکووکا بەم شێوەیە کەوا محارەبەی کورد دەکرێت ڕاستە و خەڵقێکی زۆری گرتووە ئەوانەی کە بەحساب متهم بۆ قەزێکردووی گیراون زۆر سپاس مامۆستا بێستون عەلی کەریم ناسراو بە مەلابێستون یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی و پێشمەرگە و کادری دێرینی باڵی مەکتەبی سیاسی شۆڕشی ئەیلول سپاس بۆ زانیاری و بەشداریت بە ناچاریەوە ماڵئاوە یەکەین ئەڵقەی یەکەمی وتوێژەکەمان تەواو بێ بەڕێزان تا ئەڵقەی دووەم و تەواوکردنی تەوەرەکانی بەرنامەکە بەخواتان سپێری خواتان لەگەڵ زۆر سپاس.